خۆستنەوەی پرسە یاساییەکانی سیستەمی پەرلەمانی کوردستان بۆ ئامانجی سیاسی پۆپۆلیستی تەوەری ئەم هەفتەی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر، دکتۆر سۆران بەرزنجی، یاساناس و شرۆڤەکار، ئارام ڕەسوول چاودێری سیاسی، دڵشاد وەسانی چاودێری سیاسی. ئەم کاتتان باش وێڕای ئەو سەرنج و تێبینیانە کە لەسەر پیادەکردنی سیستەمی سیاسی لە کوردستانە هەن، بەڵام گومان لەوە دانیە کە ناسنامەکەی سیستەمێکی پەرلەمانی دیموکراسیە، واتە ئاڵوگۆڕکردن و دەستاودەستکردنی دەسەڵات لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەبێت و پیادەکردنی دەسەڵاتیش لێرە بە گوێرەی سیستەمی پەرلەمانیە، واتە هەم دوانەیی دەسەڵاتی جێبەجێکردن هەیە و هەمیش پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمان، پەیوەندی نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان پەیوەندیەکی نەرم و تەواوکاریە، بەمانای ئەوەی کە ئاساییە کە حکوومەت لە پەرلەمانەوە متمانەی وەرەگرێت و لە بەرامبەریشدا بەرپرسیارە بێ و لە بەرامبەریشدا کۆمەڵێک ئەرک و ئیلتیزامی هاوبەش و دوولایەنە ئەکەوێتە سەر ئەم دەسەڵاتە لە هەمبەر یەکتر، بەڵام لە دوجارە کۆی پەیوەندیەکانیان سروشتی پەیوەندیەکانیان پەیوەندیەکی نەرم و تەواوکاریە بێت. لە چوارچەوەی ئەم نەرم و تەواوکاریەیە مەسەلەی بەرپرسیارەتی حکوومەت بەرامبەر بە پەرلەمان و مەسەلەی هەبوونی چاودێری ورد لەلایەن پەرلەمانەوە بۆ حکوومەت و بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی بەرنامەی کاری حکوومەت شتگەلێکی ئاسایی و یاسایی و تەواو سروشتی پیادەکردنی سیستەمی دیموکراسی. ئێمە لە بیرمانە هاوشانی دەستپێکردنی ئەو شەڕا کێشەیەکی سیاسی قوت کرایەوە کە یەک لە سەختترین و قوڵترین کێشە سیاسەکان بۆ لە دوای ڕاپەڕینەوە مەسەلەی پرسی سەرۆکایەتی هەرێم و شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و ئەو کاتە واتە ڕەحکراکە کوردستان هیچ گرفت و کێشەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری نیە، تەنها ئەوە نەبێکە سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ، ئێمە بینە سیستەمێکی دیموکراسی ئایارە 24 و ئەگەر سەرۆکیش لە دەرەوە هەڵبژێردرا و لەلایەن گەلەوە هەڵبژێردرا، ئیتر ئەم سیستەمە سیاسی ئێمە ناسنامەکەی لە دەستەدا و ئێمە ئەبینە سیستەمێکی دیکتاتۆری و سەیر و نامۆ. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئێمە لەم خولەی حکومڕانیە، لەم خولەی با بڵێن کابینەی نوێمە سەرۆکی هەرێمی کوردستان لە پەرلەمانەوە هەڵبژێراوە بە هەمانەو دەسەڵاتانەی کە پێشتر هەیبووە. ئێستا کاتی ئەوەیە خۆ خەڵکی کوردستان بپرسێ ئەو هەموو ماندووکردن و ئەو هەموو بێنەوبەرێ و ئەو هەموو گوشارە دەرونی و سیاسێ و ئەو هەموو لێکەوتانەی کە لەو پرسە کەوتەوە بەچی گەیشت. ئێستا ئێمە دوای ئەوەی کە سەرۆکمان لە پەرلەمانەوە هەڵبژارد هەموو گرفتەکانمان حەل بوون، ئەگەر حەل بوون ئێستا مەسەلەن قۆستنەوەی پرسیارکردنێکی ئاسایی پەرلەمان بۆ حکوومەت بۆ ئەوێ بکرێتە هەڵایەکی زۆر گەورە. مەسەلەی ئەوەی کە حکوومەت بێر لە پەرلەمانە ڕوونکردنەوە لەبارەی هەنگاوەکانی خۆی بنێ و ئەو ئیلتیزامە قانونیانەی کە بە گوێرەی خودی ئەو قانونانەی کە پەرلەمان دایناوە مەسەلەن ئیلتیزاماتی حکوومەتی دیاری کردەوە بێ ڕوونکردنەوە بدا، بۆ ئەبێ ئەمە عیبە بێ، بۆ ئەبێ ئەمە لەنگی بێ، بەڵام کە تۆ پرسیارێک لە حکوومەت بکەی و هەوڵ بدەیت جوابی لێوەرگری، ئەمە دەستکەوت و ئەمە ئینجازێکی گەورەی سیاسی بێ. ئەمانە هەموو ئەو پرسیارانن زەرورە، هیوادارم خۆمان پەرژێن کە وەڵامی بدەینەوە. دەست خۆش دەم خۆش دکتۆر، بەرنامەکە ناکەینە دووتەوەر لە بەرۆی تەنیا 54-55 خولەکێکمان لە بەردەمایە. ئەم کێشەی ئەمڕۆ باسیەکەین زۆرتر پەیوەندی بۆکە و دکتۆر سۆرانیش باسی کرد پەیوەندی بە ئەدای سیاسی حیزبەکانی کوردستانەوەیە بەڕای من. جا ئەم ئەدای سیاسیە ئەدایەکی ئۆپۆزیسیۆنی بێ یا ئەدای حکومڕانی بێ یاخود ئەدای پەرلەمانیش بێ. من ئەتوانم لە قۆناغی دوای شەڕی ناوخۆ باز لەو پاش شەڕی ناوخۆیتر تۆزێک دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی خەڵک ئارام بۆ ئیدارەکانیشیان گرتەوە و پەرلەمان کارا بۆ لە دوای شەڕی ناوخۆی وادارمە قۆناغە جایشتر نەبینینەوە، بەڵام ئیتر ئەم ئارامێ دەست پێکتوانی ئەمە لێرەوە ئەدای سیاسی حیزبەکان هەڵسەنگێنین لە چ ئاستێکا بووە و ئێمە ئیشەکەمان هەڵسەنگاندنە، ینی تیر و توانج و ئەوە نییە تەشکیل و سوکایەتی نەبە هیچ حیزبێک. من ئەوەی کایبینم لەو سەردەمەوە کە باسم کە لە دوای شەڕی ناوخۆ تەمان پێش قۆناغی شەڕی ناوخۆ قۆناغێکی نەئاسایی بوو. لەو کاتەوە ئەبینم یەکێتی و پارتی بە بەردەوامی لە پێکهێنەری سەرەکی حکوومەت بوون، جایە بە تەنیا بوون یا چەند حیزبیکیان لەگەڵا بووە، بەهەر حاڵ ئەوانە لە ترۆپی حکومڕانیان بوون و لەبەر هەمیشە پارتی لە انتخاباتەکان یەکەم بۆ لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ یەکێتی و چەند حیزبێکیکە حکوومەتی پێگەناوە. بە بەردەوامی ئەو حیزبانەی تر لە دەرەوەی ئەم دوو حیزبە
ڕخنیان لە ئەدای حکومڕانی و پەرلەمانی یەکێتی و پارتی گرتووە بەڵام کێشەکە ئەوە هیچیان یەکێتی و پارتیان تێنەپەڕاندووە نە لەسەر ئاسی ناوخۆی حیزبەکانیان نە لە ئەدا حکومی و پەرلەمانتاریەکان بۆ نمونە ئەو حیزبانە هەمویان ئەیانود یەکێتی و پارتی پەرلەمانیان کردوتە بارەگای حیزب یاخود گردویانەوە ئۆرگانێکی حیزب ئەوانە بەڵام خۆیان کە هاتنە پەرلەمانەوە بە تایبەتی لە سەرەتای دروستبوونی ئۆپۆزیسیۆنەوە بە پێچەوانەوە هەرچی ململانی توندی حیزبایەتی دەرەوە بوو کەوتە ناو پەرلەمانەوە بە حەدێک گەیشتەوەی ماوەیەک پەرلەمان پەکیشیکەوە و ئێستا ئەوان بەڕاستی لە پەرلەمانی بەغداد هەماشیە و ململانی حیزبەکانی کوردستانی کەوتە ناو پەرلەمانی بەغدادشەوە یعنی ئەمە با بڵین ئیستیفامێکی زۆری لەسەرە من بەبیرمە ئەو وەختەی ڕەوانشاد جەوهەر نامیق سالم بەڕێز جەوهەر نامیق سەرۆکی پەرلەمان بوو کە من بەش بە حاڵی خۆم ینی بە باشترین سەرۆکی پەرلەمانی ئەبینم لە مێژووی پەرلەمانەکانی خولەکانی پەرلەمانی کوردستانە و بەخۆم ئەو وەختەم پەیامنێری ڕۆژنامەی برایەتی بوو ماوەیەکی خەباتم هەر لە ناو ئەو هۆڵە ئاگام لە دانیشتن و چالاکیەکان بوو کاک زەوهەر ڕەوانی شاد بێ ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بوو بەڵام ئەدایەکی زۆر پەرلەمانی جوانی هەبوو و پەرلەمان ئەو وەختە بە پێچانەوە ڕەنگە ئێوە شایەتیم بۆ بن کە ینی سەرچاوەی چارەسەرکردنی کێشەکان بوو نەک سەرچاوی دروستکردنی کێشەکان بوو بە پێچەوانەوە مەسەڵەن بەڕێز یوسف محەممەد لە حیزبێکی ئۆپۆزیسیۆنەوە هات و زۆریش ڕخنیان لە ئەدای پەرلەمانی پارتی وێکێتی و ئەمانە بوو بەڵام کە هاتنە ناو پەرلەمان من سەیرم کرد یەکێک لە خراپترین سەرۆک پەرلەمان لەگەڵ ڕێزم ینی من بە وزوتنەوەی گۆڕان بەڵام یەکێک لە خراپترین سەرۆک پەرلەمانەکانی کوردستان بوو من جارێک ڕوبەڕوو لەگەڵی دانیشتم پێش ینی چەند مانگێک بوو دەست بەکار بوو پێشم وتم ئەگە بتەوێت سەرکەوتوو بی پەرلەمان سەرکەوتوو بێ پێگە و هێبەی پەرلەمان بەهێز بێ هەیبەتی پەرلەمان بەهێز بێ پەرلەمان نەبێتە شوێنی مەحمەعی حیزبی و شەڕی حیزب سوود لە ئەزمموی لی خوارێ خۆش بێ جەوهەر نامیق سالم وەرگرا بەڵام ئەداخەوە ئەو نەکرا لە ئەدای حکومڕانیش ئەینەشت ئەو حیزبانە زۆر گلەیان لە یەکێتی و پارتی هەبوو باسییان لە تەسکیەی حیزبیە کرد بۆ تاعین بوون باسییان لەوە کرد کە یەکێتی و پارتی بیر لە خەڵکی بێلایەن و تەکنۆقرات و ئانە ناکەنەوە بەڵام ئێمە هەمویانمان بینی جگە لەنەوەی نیوە کە تا ئێستا لە نهاتۆتە ناو حکومە و تازێ هەموو حیزبەکانمان بینیوە لە ناو حکومەتە هیچیان بە پێچەوانەوە هەموو جارێ مەرزی بەشداربوونیان لە حکومەت لیستێکی دوور و درێژی تاعینات لیستێکی دوور و درێژی تاعیناتی ئەندامانی خۆیان پێشکەش بە یەکێتی و پارتیەکەن تا دایان مەزرێنەڕوا لیستی خانەنشینیش پێشکەشەکەن و وەزیر و لە باڵاکانیشی کە بەریانەکەوێ هەمووی ئەندامانی حیزبی خۆیانن و تەنانەت من لە ڕووی ئەدای میدیاییشەوە هەر گلەیم لێەوە کاک دڵشادی ڕەنگە بتوانێت باسی کە لە ئەدای میدیاییشە ئەبینم من ئەو میدیایانەی کە بە تایبەتی پارتی پشتیوانیانەکە و بە زۆرێک لە ڕاستە خۆیان ناڕاستە خۆ سپۆنسەریانەکە هەمیشە کراون بۆ ئەندامان و سەرکردان و سەرکردەکان و کادیرانی ئەوان بەڵام ئەوان کە خۆیان بە دیموکراسی تر لە پارتی ئەبینن کە پارتی خاوەن 45 کورسیشە بەس پارتی بە دیکتاتۆرە بینن بەڵام میدیاکانی ئەوان زۆر کەمتر کراوەیە بۆ کادر و ئەندامانی ئەوان کاگاران بەڵێ طبعی من سپاسان دەکەم بەڕاستی ئەم تەوەرە گرینگە و من پێم وایە هەرچەند بتوانین ورد بینەوە لە بابەتەکەماندا پێش هەموو شتێک ئەکرێ ئەوە بڵین ئێمە مەبەستمان لە خستنە ڕووی کۆمەڵێک ڕاستیە کە بەداخەوە ئەم ڕاستیانە بوونەتە ڕخنەیەکی فراوان لەسەر سیستم و کاری پەرلەمان بەگشتی لە هەرێمی کوردستان ئێمە مەبەستمان لە ئاخافنەکانماندا دژایەتیکردنی هیچ کەسێک و لایەنێک نییە بەڵام من پێم وایە ئەبێ ئێمە بین ئاوڕێکی کورت لە مێژووی پەرلەمان بدەینەوە و بە چەند قۆناغێکدا چەند پێناسەیەک و پۆلینی پرۆسەکە بکەین پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 1992 لە دوای یەکەمین هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دامەزرا کە دوو خولی بە لیستی داخرا و بەڕێ کرد هەڵسەنگاندنێک لەسەر ئەدای ئەم دوو خولە بە کورتی دەتوانین کەین لە دوای ئەوەش لە خولی سێهەم و چوارەم و پێنجەم کە تا ئێستا کە بە لیستی نیوەکراوە پەرلەمان هەڵبژاردننی بۆ دەکرێت هەڵسەنگاندنێکیش یاخود پێناسەیەکیش بۆ ئەوە بکەین بۆ لە دوای ئەوە هاتنە دروستبوونی
با بڵین پرۆسەی یاخۆ ناولێنانی دروستبوونی گروپی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەماندا من پێم وایە زۆر گرنگە ئێمە دەکرێت پێناسەیەکی ئۆپۆزیسیۆن بوون بەگشتی و پێناسەیەکی ئەم ئۆپۆزیسیۆنەی کە لە کوردستانیش بەدی دەکرێت بکەین ئەگەر لەو خاڵەوە دەست پێ بکەم لە هەموو جیهاندا لە ئەو سیستەمە پەرلەمانیانەی کە دەیبینین لە سەرانسەری جیهاندا بەڵێ هێزی دەسەڵات کە بە دەستهێنانی زۆرینەی متمانەی خەڵک و کورسی و دەنگی خەڵک دەسەڵات پێک دێنێ و هێزی بەرامبەریش کە وەکو ئۆپۆزیسیۆن خۆی دەناسێنێت کارێکی سروشتیە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنە هەم چاودێری وردی ئەدای حکوومەت بکات هەم کار بۆ ئەوە بکات کە خۆی لە هەڵبژارنەکانی داهاتوودا دەسەڵات بگرێتە دەست بەداخەوە ئەگەر لە من بپرسیت پێناسەی ئۆپۆزیسیۆن لە کوردستان لەوەتی دروست بووە تا ئێستا چۆنە من بە یەک ڕستە وەڵامی ئەم پێناسەیە دەدەمەوە ئەوەی کە بینیومە ئەویش ئەوەیە ئۆپۆزیسیۆن هەر کاتێ لە پەرلەمان لەوەتی سەرەتای دروستبوونیەوە ئامانجی ڕووخاندنی دەسەڵاتە کێشەکە لێرەدا دروست دەبێت بەڕاستی کە ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە پێناسەی تەواوی ڕۆڵی خۆی بکات لە پەرلەماندا ئەمەش وای کردووە کۆمەڵێک کێشە و گرفتی جۆرا و جۆر لە کاری پەرلەماندا بەدی دەکرێت بۆیە بێت چۆن بەڕاستی ئاشکرایە ئۆپۆزیسیۆن بەشداری لە حکوومەت ناکات چاودێری وردی کارەکانی حکوومەت دەکات ڕەخنە لە حکوومەت دەگرێت ڕەخنە لە ئەدایی لە هەندێک لە بڕیارەکان دەگرێت کە بەدڵی نەبێت بەڵام بوو ئاراستی یان حتا هەندێک جار لەوانەیە پرۆژەی بەدیلیشی پێبێت بەڵام ئەو ڕێچکەیە ناگرێتە بەر کە دروشمی سەرەکی کارەکانی ڕووخاندنی دەسەڵات بێت هەندێک دەستە واژە زۆر بە ئاسانی دەبینین لەلایەن ئەو هێزانەی کە ناویان لە خۆیان ناوە ئۆپۆزیسیۆن لە میدیاکان بەڕاستی بە بەربڵاوی باسی دەکەن ئەویش ڕووخانی شکست خواردنی حکوومەت و ئیتر ئەم دەستەواژانەی کە هاوشێوەی شکاندن بەڕاستی زۆر بەکاردێ کە من پێم وایە ئەمە زۆر دوورە لە کاری ئۆپۆزیسیۆن ئامانجی ئەوەیە کە دەسەڵات بگرێتە دەست وەکو کە باسم کرد ئەوەی کە من دەیبینم لە کاری ئۆپۆزیسیۆندا لە ناو هێزە سیاسیەکانی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان دەوری ئۆپۆزیسیۆن دەبینن ئامانجیان ئەوە نییە کە کار بۆ ئەوە بکەن دەسەڵات بگرنە دەست تەنها ئامانجیان ئەوەیە کە چۆن حکوومەت لە پێش چاوی خەڵک ناشیرن بکەن بەو شێوەی کە ئەم کابینەیە شکستی خواردووە ئەم کابینەیە نەیتوانیوە وا بکات یان هەندێک جار گلەیی ئەوە دەکەن کە بابەتێک دێتە پێشەوە ئێمە ئەڵێن پاکیجمان هەیە پرۆژەی بەدیلمان هەیە باشە پرسیاری گرنگ ئەوەیە لەکوێی جیهاندا دەسەڵات کە کارنامەی خۆی هەیە مەنەفستی خۆی پێش هەڵبژاردن بڵاو کردوتەوە بێت پرۆژە لە ئۆپۆزیسیۆن وەربگرێ و بێت ئەمە جێبەجێ بکات و لە هەندێک حاڵەتی تردا دەبینین لە هۆڵی پەرلەمان مناقەشەیەکی زۆر گەرمە ئەبینین هێزەکانی ئۆپۆزیسیۆن بەو ئەندازەی کە مشکیان لای ئەوەیە بێن لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان ڕەخنە لە بابەتەکان بگرن بەوەندە ئارزویان لەوە نییە لە گفتوگۆکانی ناو پەرلەمان بۆ چوونی خۆیان بڵێن کەواتە بەگشتی تەجروبەی ئۆپۆزیسیۆن لە کوردستان ئەزمونێکی باش نییە ئەزمونێکی سەرکەوتو نییە و دروست نییە کاک دڵشاد والله من پێم وایە بەڕاستی بەنسبەت ئۆپۆزیسیۆن دەکرێت بڵێن ئۆپۆزیسیۆن ینی مەسلەیەکی زۆر گرنگە من پێم وایە لە بەڕاستیات دوای ڕاپەڕین لە 92 ئەگەر لە هەڵبژاردننی یەکەم ینی دەرفەت نهاتە پێش ڕاستی ئەو کاتش 51 بە 49 بوو یعنی ئەو کاتە یەکێتی قبولی نەکرد بۆ ئۆپۆزیسیۆن ئەگەر قبولی بکرد بە ئەو کاتە پێم وایە جوانتر کولتورێکی جوانترمان ینی تەجروبەی زیاتریشمان هەبوو طبعا ئەو قبول نەکرێت ئیدی شەڕی بەدوا دەهات لەسەر مەسلەی ڕۆژانی دواتر ساڵانی دواتر یعنی ئەوەی کە ڕوویدا بۆ نمونە مەسەڵەن ئەگەر پەرلەمان پێم وایە ئێستا سەیری پەرلەمانەکەم پەرلەمان بەداخەوە هەست دەکەم زیاتر وەکو سەکۆیەکی خۆنمایشکردنی سیاسیە تا یعنی سەکۆیەک بوو بۆ دەست لە سەردانانی کێشە و برینەکانی ناو کۆمەلگای ئێمە کە چیاتیدا بکە یعنی زۆرتر ئەوە دەبێت یعنی بۆیە بەڕاستی وەکو بەرادران باسییان کرد یعنی پەرلەمانی پێشوو ئەگەر یەکەم پەرلەمان لەگەڵەوەی کە کورد تەجروبەی پەرلەمانیشی نەبووە یعنی زۆربەی ئەندام پەرلەمانەکانش پێم وایە هەمووتان دەزان زیاتریان ئەوانە بوون کە لە شاخی بن پێشمەرگەش بوون یعنی دیتمان زۆربەی سەرکردەکانیشی تێدا هەبوو لەگەڵەوەشدا شەڕێکی زۆر گەورە بوو خوێن دەڕژا لەسەر زەوی کوردستان لە نێوان دوو حیزبی سیاسی لە کاتێکدا بەس بۆ دەستگرتن بۆی کە پەرلەمانەکەن کۆتایی پێنێ و ئیسعداتە بل هەرچی کۆبوونەوە بە هەموو ئەندام پەرلەمانەکانە چوون یعنی بەسم لێرە شتێک دهێشراوەکو شعری مەعاوی هەست دەکەی ئێستا زۆر جار لە وڵاتی ئێمە یعنی هیچ شتێک نایڵدرێت ئەمە دیمەمان دوایی بینیمان
دەسەڵاتدار و حیزبی دەسەڵاتدار و کەسانی کارکتەری ناو دەسەڵات و هاوێ ناکرا و هاوێ ناکرا لە کاتی خۆ پیشاندان و شتەکان وەک ئەوەی کەسێکی نامۆبی بۆ کۆمەلگا وەکو کەسێکی ناشرینە کەسێکی دێوەزمەیە یان وێنەیەکە داخەڵک کە ئەو حیزبەی کە خۆی بۆ ئۆپۆزیسیۆن دەناسێنێ بە تەمانیە بچێتە دەسەڵات وێنەیەکی وای دایە بۆیە کە ئەو حیزبان هاتنە ناو دەسەڵات خەڵک تووشی شۆک بوو خەڵک تووشی پرسیارێکی زۆر گەورە بوو باشە یعنی بۆیە دوێنێ وات قسە دەکرێت سا بە زۆرشکە قسە دەکەی یعنی ئێمە بینیمان بەرهەمەکەشی تەنها ئەوە بوو ڕەنگە چەنددان پەرلەمانێک چەند پێگەیەک چەند پۆستێک چەند زیاد کرا گەرنا لە مەسەلەی ئەساسیدا پێم وایە ئیزافەیەک نەکرا بۆ ئێمە زۆر جار دەڵێم بەڕاستی ئۆپۆزیسیۆن زۆر گرینگە گە ڕێڕەوی خۆی وەکو بە شێوەیەکی تەبیعی وەربگرێ بڵێم پێم وایە ئەو ڕێڕەوە نەهاتە پێشەوە دەستی بەسەرداژرە کۆنتڕۆل کرا بە پەلای یعنی وەکو وەڵی سواری کەف و کوڵەکە بوو بە زۆری تر بەکارهێنرا ئەو یەک مشکلی هەرە گەوری ئێمەیە یعنی حیزبایەتیمان وا لێ کرد وەک باسان کرد یعنی بەڕاستی مەسەلەی حیزبایەتی لە کوردستاندا کە هەبووە حیزبایەتی شتێکی زۆر تەبیعی بووکە بەڵام هاتی زۆر نەشیرمان کرد بەڵام دووبارەمان کرد بە نەشیرتر بەڕاستی منیش پێم وایە مەسەلەن ئۆپۆزیسیۆن دەبێت بەدیلی پێبێ من پێم وایە وەک ئەو وایە ئۆپۆزیسیۆن لە کوردستان لە چلەی زستاندا بە کەسێک بڵێ دەبێت خانوەکەت بڕوخێنی بەڵام هیچ بەدیلیشی نییە ئەو ماڵە کە خانوەکە ڕوخان لەکوێ بحەوێتەوە بۆ سەرماسۆ هیچ پێنی یعنی ئۆپۆزیسیۆن نابێ وهابی بەدیلەکە چیەتە یعنی بۆ من هەر بەبیرم دێم لە 29 2011 پێش حەفتی شوبات دەست پێ بکات بەیاننامەی تەلەڤیزۆرم دی کە ئێنێ بەداخەوە مەسەر دەڵێ دەبێ هەمووی بڕخێن دەسەڵاتی پەرلەمانی و چۆرۆکایەتی و کۆتایی پێبێ بەڵام کە دیتمان یعنی خەڵک شەهید بوو خوێن ڕژال لە ساحە لە سلێمانی یعنی پەشیمانبوونەوەیەک پیشاندرەکان نەما ئێمە نەبوون شتێت تەمان دەنگەکانیشان ما بەسم لێرەیە ئەو پەلەپەلەکردنە لە مەسلەی یعنی ئۆپۆزیسیۆن و با بڵێن ناشرینکردنی دەسەڵات یعنی هەندێک بابەتیش بەڕاستی لە کوردستان بردایە ناو پەرلەمان بڕوا بکەنی زیاتر لە مزایدی سیاسی زیاد هیچ کەنەوە بۆ مەسەن دەستوری کوردستان ئەگەر ئێستا بەس خەڵک و بینەرانی بەڕێز بیزانن یعنی ئەوەی بەو دەستورە کردن ئەو دەستورە جەنابەت دەزانی کە وەکو اختصاص یعنی لە پاش 92 کاک ئیشی لەسەر کرا کۆمەڵە خەڵکی مختص یعنی نەک خەڵکی نەخوێنداری شاگر بکات خەڵکی مختص لە مەجالەکەی خۆیان ئیشیان لەسەر کرد جوان یعنی ئاخیرەکەشی تا ئاخر 2006 و ئەوان حەوت نازانم چەند بوو لە 96 پەرلەمانتار 95 دەنجیان پێ دەکەوە بڕات دەنجی پێ بدرێت لە دەرەوە ڕاپرسیەکی لەسەر بکرێت طبعا ئەو کاتە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن ئەوەی نەبوو کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی ئەوانەی نەبوو دەبا ئەوەی بەغدا بیکە طبعا ئەوەی بەغداش نایکە یعنی بێدەنجی لێکرد بەس بۆ ئەوەی طبعا ڕۆژەکەش دیاریکە کە ڕاپرسی لەسەر بکرێت بەڵام ئەوان نەیان کرد طبعا بە ئیعازی دەوڵەتانی دەرەوە دروستمی ڕوخاندن هەمیشە دروستمێکی زاڵ بووە ئەوەی لە مشکلە گەورەکان طبعا بزانین ئێمە ئەوە نەقسەکانی ئێمە لە کاتێکدا بۆ مەسەلەی ڕفراندۆم یان با بڵێ ڕاپرسی لەسەر دەستور ئەو بۆ بیر ئەو خەڵک دێنەوە کە ئێمە لە ڕفراندۆمش نزیکە بێنەوە یا لە ڕووداوانی کە هاتنە پێشەوە یعنی بینیمان بزانین بۆ مەسەلەی دەستور عێراق و دەوڵەتانی دیکە کە پرسمان پێکردن ئامادە نەبوون بزانین کە لەو دەستورانە خۆمان کەواتە پرسی بەوە لەبەرەوە بەڕاستی کارەساتی گەورە لە وردەکە نابێ نمایشکردن یعنی ئێمە مەسەلەن ئەو شتانێک کە لەسەر سەرۆکی هەرێم کرا یعنی ئێمە شتێک پیشانی خەڵک دراگەر بێت و سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک بەرزە لەسەر کوردستەکە بێتە خوارێ وڵات زۆر ئارامە بێ موچە زۆر باشە بێ ژیانی خەڵک کۆتایی پێ هەموو زۆر باشە بێ باشە هاتە خوارێ وەک خۆی بوو کە لەما لەوێ بۆ خۆی لەوەتە بەڕاستی کاک دکتۆر شاد ئەوەی کە کاگەرامیش باسی کرد من ئەتوانم وای جارێکی تر لێک بدەمەوە ئەوەیە کە ئێمە هەر لەگەڵ ساڵی 1992 کە دەرفەتی خۆبەڕێوەبردن و حکومڕانی و قۆناغێکی تازەی سیاسی لە کوردستانە دێتە ئاراوە لە یەکەمین دەرفەتا ئێمە نەریتێکی سیاسیمان داهێنا لەوەی کە ئەگەر سیستەمەکەمان و ممارەسەکردنی دەسەڵاتیش دیموکراسیانە بێ بەڵام دیموکراسیاتێکی تەوافقیە بێ واتە هەر لە یەکەم دەستکەوتەوە لە یەکەم ئەزمونەوە ئێمە ئەو پەنامان بۆ بژاردەی دووەم برد بژاردەکەی کە کەمتر تەندروستەوە کەوەی کە تۆ بژاردەی یەکەم و تەندروست ئەوەیەکە ئەوەی کە وڵاتی پێپێشەکەوێ ئەوەی کە ئەزمموی سیاسی و حکومڕانی لە وڵاتێکا پێپێشەکەوێ ئەوەیە تۆ حزبێک کتەبێ پێ بوترێ حزبی حکومڕان دەسەڵاتی حکومڕان کە بێت ئەم ئیدارەی خۆی بکە لە ڕێگەی مەنیفێستۆ بەرنامەی حکومڕانی خۆیەوە ئەم چەند ساڵە 4 ساڵە حکومڕانی بکە ئەوانی تر ئۆپۆزیسیۆن بن هەوڵ بدەن لە ڕێگەی کاری ئۆپۆزیسیۆنەوە ئەوەی کە مامەسەعاران فەرمووی بزەبت ئۆپۆزیسیۆنێکی باش نعمەتێکە بۆ دەسەڵاتێکی باش یعنی تۆ ئەگەر دەسەڵاتێکی بەهێز و باش هەرگیز دروست نابێ ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی باش و کارای لەگەڵا نەبێ بەڵام کە ئێمە ئەمەمان نەبووە کە ئۆپۆزیسیۆنێکی کارا و باشمان نەبووە فاکتەرەکەی بە شێوەیەکی سەرەکی گەڕێتەوە بۆ ئەمە کە ئێمە دیموکراسیتی تەوافقیمانەیە کە دیموکراسیتی تەوافقیمانە بۆ هەمیشە کابینە و حکوومەتەکانیشمان حکوومەتێکی تەوافقیە بن هەمیشەش حکوومەتە تەوافقیەکان لە دنیاە ئەزمونێکی زۆر بەهێز نین بۆچی چونکە
تێکچڕژانی چەندین بەرنامەی جیاوازی حکومڕانیە، تێکچڕژانی چەندین فەلسەفە و بیرکردنەوەی سیاسی جیاوازە، تۆ ئەبێ بە شێوەیەکی تەوافقی بۆن بنەوەکو کابینەی نوێم ئەم سێ حیزبە سەرەکەی کە پێکیان هێناوە هەرسێکیان بەرنامەی جیاوازی هەڵبژاردنیان هەبووە، لانی کەم لە چەند خاڵێکی سەرەکیان جیاواز بوون، هەر حیزبە و پێداگیری لەسەر بەرنامەی خۆیەکان ناچاری بەرنمەیەکی تەوافقی دروستەکەی کە سەرنجام لە ئەدای کاری حکوومەتە ڕەنگەداتەوە. بەڵام تایبەت بە قۆناغەکانی ینی ئۆپۆزیسیۆن من وەکو وتم ئێمە هەر ئەزمموی ئۆپۆزیسیۆن بوون لە کوردستانە بە درێژایی خەباتی سیاسی ئەزمونێکی سیر و نامە و لاواز بووە. ئەنی ئەگەر ڕاپەڕین بە قۆناغی جاکەرەوە بزانین لە پێش ڕاپەڕینە ئەو کتێبانەی کە ئیستا دەرەکەون بە تایبەت لە دوای ساڵی هەفتاکانەوە ئەزمموی ناڕازی بوون و دەنگی ناڕازی بەڕاستی لە تەجربەی سیاسی ئێمەیان تەجربەیەکی زۆر تاڵ و ناشرین و ڕەشە و تازەترین کتێب کە لەم بارەوە دەرچووە بە جوانی ئەو شتەی دکۆمنت کردووە و لە دوای ڕاپەڕینیشەوە لە دوای ساڵی 1992ەوە ئەم ئەزممونە جارێکی تر دروست نەبوو و لە دوای ساڵی 92 تاوەک ساڵی 2009 حیزبە سیاسیەکانی ئێمە ناسنامەی حیزبی سیاسی لا ئێمە حیزبی حکومڕان بوون، هیچ ناسنامەیەکمان نەبینیوە بە ناوچاوی حیزبێکەوە کە خۆی ناسنامەکەی بگۆڕێ. ئێستا ئێمە حیزبی حکومڕانمان هەیە لە کوردستانە، حیزبی ئۆپۆزیسیۆنمان نییە وەکو ناسنامە و سیمە. هەتا ساڵی 2009 حیزبەکان هەمویان هەڵپەی ئەوەیان بووە کە کێکی دەسەڵات لە بینی خۆیانە دابش بکەن و چەند وەزارەت و چەند پۆستی بەرەکەوێت. لە دوای ساڵی 2009 جۆرێک لە تەیاری سیاسی کە ناتوانانی پێی بوترێ ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە دروست بووە کە کار لەسەر بژی و بڕوخەیەکات، خۆی بژی ئەوی تر بڕوخێ، خۆی باش و ئەو خراپ، خۆی سپی و ئەوی تر ڕەش، ینی کارەکەی ئەمەیە ئەجەنداکەی ئەلەما خۆیە بینێتەوە. دواتر کە ناسنامەی ئەم حیزبانە ئەگۆڕێن جۆرێک لە مۆدێلی سیاسی دروستە بێت کە هەر حیزبێکی تر پێی وایە ئەبێ بێ بە معارەزە ئەبێ کار لەسەر ئەو بە شەیتانکردنی ئەو بە ڕەحمانکردنی خۆت و ئەوانە بکەیت. و لە حاڵی حازرا مۆدێلێکی تری سەیر و سەمەرەش دروست بووە ئەوەیە ئۆپۆزیسیۆنی حکومڕان هەیە لە کوردستانە، ینی لا على تعین بەبێ ناوهێنان ئۆپۆزیسیۆنی حکومڕانمان هەیە یا حکومڕانی ئۆپۆزیسیۆنمان هەیە، ینی کەواتە تۆ حیزبت ئۆپۆسەڵات ئەتوانی وای ینی ئەم نمونەشمان ئێستا لە کوردستانە بۆ پەیدا بوو. دەستخۆ دکتۆر خۆی ئۆپۆزیسیۆن لە کوردستان لە کەی گەیشتە ترۆپ یعنی وەکو ژمارەی کورسی وەکو هێز ئەو وەختە بوو کە ئیتر بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بەرەیەکیان پێکهێنا ئەم وەختە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز دروست بۆی کە خۆیان ناویان ناوە ئۆپۆزیسیۆن بەڕاستی دروست بۆ ژمارەی کورسی لە ناو پەرلەمانە. بەڵام من و ڕەنگەڕای زۆر کەسی کەشبابێ، ینی ئۆپۆزیسیۆن لە کوردستان کێشەی هەرە سەرەکی ئەوەیە کە باسی هەرێمی کوردستانەکەم ئەوەی کە ئێمە بینیمان چاودێریمان کرد، هەواڵەکانمان خوێندەوە، ڕۆژانە لەگەڵیان ژیان. ئۆپۆزیسیۆن بڕیار و هەڵوێستی نیشتیمانی نەبووە، لە پرسە نیشتیمانیەکانە هەڵوێستیان زۆر نێگەتیڤ بووە. ئۆپۆزیسیۆن ئەرکی خۆی وەکو ئۆپۆزیسیۆن وەکو دکتۆر ئارام و کاگارام و دکتۆر سۆرانج وردیان کردەوە ئەرکی خۆی نەزانیوە. کێشەکە ئەوە نیە خەڵکی هاوڵات یا هەیە عەوام تێنەگا ئەرکی ئۆپۆزیسیۆن چییە، بەڵام کێشەکەی ئەوانەی کە قیادەی ئۆپۆزیسیۆنەکەن نەزان ئەرکیان چییە. لەوەش گرنگتر کە هەر چواران متتەفقین لەسەرەوەی کە بەدیلی باشتریان لە دەسەڵات پێ نەبووە. ئۆپۆزیسیۆن عادەتەن لەسەر بەرنامە پێک دێت، یعنی تۆ بەرنمەیەکی ورتر و گونجاوترت هەیە بۆ حکومڕانی لەو دەسەڵاتی پێش خۆت قەناعەت بێنەوە. بەڵام ڕاستی ئەمان لەسەر یەک بنەما ئیشیان کرد، لەسەر بنەمای تۆ دژە دەسەڵاتی تا ئەو کاتی خۆ دەگەیتە دەسەڵات. یعنی ئۆپۆزیسیۆنی کوردستان لەگەڵ ڕێزم ئەوەندەی هەست دەکرد کە ئەمانە خۆیان بە بێبەشە زانن لە ئیمتیاز و داهات و پلۆپۆستەکانی دەسەڵات و لە پێنا و گەیشتن بەمە هەوڵێن ئەوەندە هەست ناکرد کە ئەمە هاتوون بەرنمەیەکی جوانتریان بە حکومڕانیەکی ڕەشید و پێشکەوتوو هەبێ لە کوردستان. لەناو پرۆپاگەندەی هەڵبژاردنەکانە بە هەمان شێوە من چەند گوتارێک مبینی. یەکەمی گوتاریان ئەوە بوو کە بەڵێنی گەورە مەسەڵەن ئەیانوت ئێمە دەستی حیزب لە حکومەت دەبڕین. عەزیزم تۆ خۆت حیزبی دەیتە ناو حیزبەوە، هەر کادر و ئەندامەکانی خۆت هێنیتە ناو حیزبەوە، یعنی چیتەوە بە تەمایل، ینی چۆن دەستی حیزب لە حکومەت دەبڕی. مەسەڵەن زۆر با بڵێن قسەکردن دژی دەسەڵات، قسە سواوەکان
گەندەڵە مەسەلەن ئەمە کەم و کوڕەکێتی ئاو نییە موچەنیە کارەبانیە نان نیە ژیان نیە خەستەخانە نیە ینی ئەمانە و کە هەندێکیشی مبالغەی زۆر بوو ئەم قەوانە کۆنانە و قسە سوانە کە هاوڵاتی ئاسایی زۆر باشێزانێ بەڵام هەر جاری بە زۆرێک بە شێوەیەکی ئێتوان بڵێم پۆپۆلیستیانە تەرحیانە کرد بەسەر خەڵکە ئەمەش گوتارێکی کە بوو هەندێک شتی بچووکیشیانەوت مەسەن کاندیدەکان لەسەر ئاستی تاک ئێوە دەنگم پێبەن من وچەم ناوێ یا سیارە وەرناگرم ئەمانە هیچ لە ژیانی هاوڵاتی ناگۆڕێ ئەمانە لە غێری فریودان هیچی کە نین من کە باسی ورتر لەسەر هەڵوێستی نیشتیمانی ئەوەستم کاک دڵشاد باسی دەستوری هەرێمی کوردستانی ینی من ئێستش تێنەگەشتم ئۆپۆزیسیۆن بۆ هەمووی بەهێزیەوە دژی ئەوە بوو کە دەستور هەرێمی کوردستان دەستوری نەبێ پێم بڵێن چێ قازانجی کرد لەمەیە جگە لەو زەماعەتەی کە لە تەلەڤیزۆن و قسەیانە کرد دەنگیان هێنا و چوونە پەرلەمان و گەیشتن بە ئیمتیازاتی پەرلەمان خەڵکی کوردستان خەڵکی ڕەشورود دەوڵەمەند سەرمایەدار حیزبەکان ئۆپۆزیسیۆن دەسەڵات چێ قازانجی کرد لەم نەبوونی دەستوریە بە پێچەوانەوە گەلی کوردستان زەرێکی گەورەی کرد یاخود دێت شەڕی داعشە داعش تونگترین هوزومە کاتە سەر کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان 2.5 ملیۆن ئاوارە و پەنابەڕۆکانە کوردستان حکوومەتی عێراق بووجا بڕێ و چەک نایە بە پێشمەرگە و موچەی پێشمەرگەش نایە دژایەتی دەکات تۆش لەناو ئەم شەڕە سەختەیە ئۆپۆزیسیۆن دێ لەم کاتەیە پێمەڵێ پێشمێرگە میلیشیای حیزبە کۆیلەی حیزبە یا بە ڕێز لە کەسوکاری شەهیدان ناگرێت لە زیاتی ئەوی بچێ کۆمەک کۆکاتەوە بۆ پێشمەرگە بۆ ئاوارە بۆ خەڵکی لێقەوما و بۆ کەسوکاری شەهید لەو کاتیا لە زیاتی ئەم ئەرکە نیشتیمانیانە بگرێتە ئەستۆ دێت ئەڵێ وەرە خۆپیشاندانی 1 ملیۆنی هانی مامۆستایان ئەڵێ قوتابخانە داخن بۆی مناڵی پێشمەرگەکان با بڵێن لە قوتابخانە نەخوێن و لە خوێندن بێ باش بن سیر کە لە ڕیفراندۆمە دێن دژایەتی خەونی میلەتێکی 50 ملیۆن کەسیەکەن ئۆپۆزیسیۆنە خۆشی ناو ئۆپۆزیسیۆن و ئەڵێ من شتێکی باشترم پێ لە دەسەڵات بۆ تۆ قەیرانی کۆرۆنا تازەترین قەیرانە بینیمان چه هەڵوێستێکی نانیشتیمانی لەو ئۆپۆزیسیۆنی ئێستای وەکوونەوەی نوێ و ئەمانە دروست بوو کە خەڵکیان سار کردەوە لە سەر خۆپاراستن و کارەساتیان پرسەکە بە شێوەیەک ڕاستە بەڕاستی بابەتەکەمان قسە هەڵدەگرێت زۆر لە چەندین جانبەوە بەڵام یەکێک لەو خاڵانەی کە دەکرێت ئێمە باسی سەرەکی تەوەرەکەمان لە بابەتی پەرلەمانە بەڵام لێرەدا پێویستە نەکتەنها ئێمە ڕەخنا لە هەندێک ئەمانەی کە ئیسیفادەیان لە تایتڵی ئۆپۆزیسیۆن کردووە بۆ ناشیرینکردنی دەسەڵات و بۆ بەرەو پێشبردننی ئەجێندایان بەڵکو ئەبێ بەڕاستی ڕخنەیەک ئاراستەی سەرجەم هێزە سیاسیەکانی کوردستان بکەین. هێزە سیاسیەکانی کوردستان لە ساڵی 1992ەوە تا ئێستا کە پێنجەم خولی پەرلەمانە کاریان نەکرد بۆ پێگەیاندنی کادری پەرلەمانی. بەڕاستی ئەو عنوانەی کە دراوە بە موسسەیەکی تەشریعی یاسایی دەستوری گەورەی وەکو پەرلەمان کە ئێستا لە ناو سۆشیال میدیا و لە شەقامدا وەکو شوێنێکی کۆکردنەوەی ئیمتیاز وەکو جەنابەت و خۆ دەوڵەمەندکردن و بێکاری و هەتا هەندێک جار دەگاتە ڕادەی ئەوەی کە ئەڵێن ئەم بینایە ئەسڵ پێویست نییە بیکەن بە مستەشفا یان دایخەن نازانم زیادە ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هێزە سیاسیەکان تەماشای پەرلەمان دەکەن لە هەندێک حاڵەتدا بۆ جێکردنەوەی یاخود عنوان ئیش دۆزینەوە بۆ پۆلێک کادیریان کە پاش 4 ساڵ پێیان دەڵێن بڕۆن خوا حافیستان بێ سەد و ئەوەندە ئەندامی تر دێتە جێ لە پرۆسەی پێگەیشتنی کاری پەرلەمانی لە زۆر وڵاتی تر پێمان دەڵێ کاتێک تەماشای دەکەیت لە بینی هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر ڕێژەی ئەو ئەندام پەرلەمانە نوێیانەی کە دەچنە ناو پەرلەمانەوە هەندێک جار لە بینی 130-40-50 واتە ڕێژەیەکی باش لە پەرلەمانتارەکانی پێشوو دەمێننەوە ئەمەش بەهۆی ئەوەی کە هەم شارەزایی باش لە کارەکانیان پەیدا دەکەن هەم ئەتوانن ئەدای کاری پەرلەمانی و دروستکردنی سەقامگیری سیاسی بکەن تۆ کادیرێک دەنێریت بۆ 4 ساڵ بۆ پەرلەمان جارە ساڵ یەکەم هەر تەقریبەن پێویستی وەکو ڕاهێنانە تا شارەزا دەبێت لە کارەکە پاش 3 ساڵ پێی دەڕێ بۆ خوا حافیزت بێ کەسێکی تر دێنیتە جێی ئەمە هەرگیز یاریدەدەری ئەوە نابێت کە سیستمی پەرلەمانی بە شێوەیەکی کارە یاخود پەرلەمانێکی کارات بۆ دروست بکات کە بتوانێت لە بابەتە پرسە چارەن و سازەکان لە بابەتە سیاسیەکان خاوەن هەڵوێست بێت. یەکێک لە لاوازی ئەدای پەرلەمان ئەم گۆڕانکاریە بە لێشاوەیە کە لە دوای هەموو خولێکی پەرلەمانی و لە هەڵبژاردنەکاندا دەیبینین ئەمە یەکەم دووەم
بەڕاستی کە بینەوە سەربابەتی بەکارهێنانی مؤسسەی پەرلەمان بۆ مزایداتی سیاسی. کاک دکتۆر کاک بەرهەم لەم ڕۆژانەدا ئەوەی کە بینیمان لەسەر بابەتی پرساندنی سەرۆکی حکوومەتی هەرێم، من لێرەدا ڕوونی دەکەمەوە کە ئەم بابەتە بەغیری مزایدەیەکی سیاسی هیچ شتێکی تر نەبوو. ئەم کۆمەڵە پەرلەمانتارەی کە ئیمزایان کۆکردەوە هەمویان ئەندامی پەرلەمانن، هەمویان پەیڕەوی پەرلەمانیان خوێندوتەوە، باش دەزانن لە بابەتی پرساندن بۆ وەرگرتنەوەی متمانە تۆ پێویستی بە دەنگی دوو لەسەر سێ ئەندامانی پەرلەمان هەیە. خۆیان باش دەزانن کە هێزی دەسەڵات پارتی دموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان زۆرینەی کورسیەکانی پەرلەمان پێک دێنن، بۆیە ئەم بابەتە دەنگ ناهێنێت. کەوابێ پێشوەختی خۆیان باش ئەزانن کە ئەمە مزایدەیەکی سیاسیە و تەنها دەیانەوێ بە شەقامی کوردستان بڵێن وڵا ئێمە کار دەکەین لەسەر ئەوەی کە ناشیرینی دەسەڵات دەربخەین یان بۆ بابەتی پرساندن و متمانەستانەوە. ئەمە نمونەیەکی زیندووە کە پەرلەمان بۆ چ بەکاردێت ئێستا بەڕاستی چ لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە. خاڵێکی تری زۆر گرنگ کاک دکتۆر باسی کرد بابەتی هێزی سیاسی کە لە ناو حکوومەتایە و پێیەکی لە ئۆپۆزیسیۆنە. باشە هەر لەم بابەتی پرساندنە ئەم هێزانەی کە لە پەرلەمان خۆیان ناساندووە وەکو ئۆپۆزیسیۆن ئەگەر ئیمزایەکانیان کۆکەیتەوە کەمتر دەکات لە 23 ئیمزا، واتە چەند پەرلەمانتارێک کە لە حکومڕانن ئیمزایان کردووە. باشە تۆ یان بەشێکی لە حکوومەت یان بەشێکی لە ئۆپۆزیسیۆن ئەبێ خۆت بۆ شەقامی کوردی بۆ ڕایگشتی ئەمە ڕوونکەیتەوە. بۆیە کاتی ئەوە هاتووە کە بەڕاستی زۆر بە شێوەیەکی ئەکادمی بە شێوەیەکی دراسەکرا و بیر لەوە بکرێتەوە کە چۆن ئێمە چی بکەین لێرە بەولاوە کاک بەرهەم بەرەو کوێ بچین. یەکێک لەو خاڵانەی کە من پێم وایە دەکرێت دەستپێک بێت بیرکردنەوە لە گۆڕینی سیستمی هەڵبژاردن لە لیستی کراوە بۆ لیستی داخراوە، بۆی جارێکی تر کادیرە سیاسیەکانی ناو هێزە سیاسیەکان کاندید بکرێن بێنە پەرلەمان، هەم بتوانن ڕۆڵیان هەبێت دەوریان هەبێت لە بڕیارە یاسایی و سیاسیەکاندا، هەم بتوانن جارێکی تر پێگەی پەرلەمان بە شێوەیەک بەهێزی بکرێتەوە، بە شێوەیەک کارا بکرێتەوە کە فعلەن پەرلەمانی کوردستان کە بەرهەمی خوێنی دەیان ساڵ خەبات و هەزاران قوربانی و شەهیدی ڕۆڵەکانی ئەم میلەتەیە بتوانێت پەرلەمانێکی کارانە تقریبا دروستبوونی ئۆپۆزیسیۆن بڵێن و نەڵێن زۆرێکی کاریگەری خراپی هەبوو لە ڕووی کوالیتی پەرلەمانتارەکان کە هەڵبژێڕان. ینی ئێمە خولی یەکەممان بینی بەشێکی زۆری سەرکردەکانی دوو حیزبە سەرەکیەکە بوون، ئەمانە لە ڕووی هەستکردن بە مەسئولیەت و بایەقدان بە پرسە نیشتیمانیەکان گرنگترن و ڕەنگە شۆی میدیاییان کەم و هینی خۆ دەرخستن و ئەمانە و پەرلەمان نەبوو بۆ ئەو شوێنە بۆی کە تۆ هەمیشە لە ڕووی میدیاییەوە خۆت بە پاڵەوان کەیبین. کاک دڵشاد بابەتێکی هەیە بەڕاستی زۆر گرینگە، مەسەلەی زۆرینەی پەرلەمانی، یعنی دەتوانم بڵێم هیچێک لە ڕەکیزە هەر ئەساسیەکانی سیستەمی سیاسی ئەمە لە پاش ڕاپەڕین تەوافق بووە. دەبێت تەماشا بکەین تەوافق لە چی سەری هەڵدا. بەڕاستی لەوە سەری هەڵدا ئێمە لە کوردستان دوو هێزی سەرەکیمان هەبووە، ئەو دوو هێزە شەڕیان هەبووە، یعنی ئەوە تاریخە بەدەستێمە نییە بە درێژایی ئەو مێژووە و شتێکی شەیە ئێستاش ئێمە کۆتوبەندی ئەوەین بەڕاستی کاریگەری ئەو دوو بەرەچێک کە دروست بە لە کوردستان لە لایەزال ماوە. من بەڕای من هەر حیزبێک ئەو حیزبانی بە تایبەتی نوێک وەکو ئۆپۆزیسیۆن بتوانێت بۆ منە مەسەن بزوتنەوەی گۆڕان ئینشقاق بە لە بابڵان یەکێتی، یعنی ئێستا کە هاتووە مەسەلەن هەر حیزبی تریش بە هەماشی حەز دەکەی لە ناهۆمیاندا بەڕاستی وەکو یعنی با بڵێن بۆ ماوەیەکە ماوە لەگەڵ هەمووی حیزبەکان هاتووە هێشتا ماوەتەوە و کاریگەری لەسەر ماوە. لەبەرەوە زۆرینەی سیاسی یا با بڵێن زۆرینەی پەرلەمانی کە هەبووە لە کوردستاندا لە بەرچی تەوافقدانرم پێم وایە بەڕاستی یعنی وەکو گرێچێرەکان بکرێت و یا با بڵێن وەکو ئاگالەوە بێت کە ئەمانێکە بێ کلیلێکە بێ کە فەوزا دروست نەبێت. یعنی بۆ نمونە ئەو دوو هێزە ئەگەر بە تەوافق نەبایە تەمان شەڕە گەورەکان کە دروست بوون بەداخەوە، بەڵام بزانە یعنی لەبەرەوەی کە تەوافق دروستکرا توانرا هەندێک حەلیش بێتە پێش. ئێمە ئەو مێژوە سیر بکەین، یعنی لە مێژووی ئەو چەند ساڵی ڕابردوودا دوو جار دوو یەکگرتنی گەورە کراوە کە بەداخەوە من دەڵێم هەردووچیان هێزی دەرەکی لە پەنای بۆ من 88 کە بەرەی کوردستان دروستە بێت لە تاران، یعنی ئێران طبعا ئێرانش بەو حکومەی کە پێویستی بەوەی هێزە سیاسیەکان وەکو 80 سال کە یەکێتی بە تەنیا مفاوزات دەرگای عێراق کرد نەچنە بەرێکە لە بەرژەوەندی سەدام ئەوە بێت، لەبەرەوە بەرژەوەندی زانی کوردیەک بێت.
مەسەن 98 ڕێکەوتنامەی واشنگتۆن کە دێتی پێش ئەمریکا بەو زەبەلەحی خۆیەوە دی ئەو دوو هێزی سیاسی بەیەک دەگەینی تەمان بۆ مستەقبەلی خۆی گۆڕانکارەکان کە 2023 ڕوویدا بەڵام گرنگ بە ئێمە یەکگرتوویمان لە بەرژەوەندی وڵاتە بەهێزەکان هەبووە مەبەستم ئەوەیە کە ئەو دوو هێزی یەک بوون پێکەوە کاریان کرد مەسەن دەنجێک پەیدا بوو کە ئەو دوو هێزە دەبێت لە ناو ببرێن نابێ یەکگرتووی بن مەسەن بینیمان تەجروبەکانش کە یەک نەبوون چ کارەساتێکمان دوو لانی کەم ئەو فترانێک یەک پێکەوە کاریان کردووە هاوبشی بەیەکەوە یعنی هەوڵ بەڕاستی تاڕادەیەک ئەو کاریگەریەی دووبەرێکی کە لەسەرمان هەبوو خەریکە وردەوردە یعنی کاڵی بکەینەوە چونکە هەردووکیان مشارک بن لە دەسەڵاتدا بەڵام وای لێ هاتێستا بەداخەوە هەتا ناوێچێتی یعنی شانازی بۆ دەکە هەندێک برادرێ مەسەن تەنها تێکدانی ڕێکەوتنامە استراتیژی بە شانازیەوە کە باسییانەوە دەکرد کە ئێمە تەسلیمی پارتی نابێت کاکە تەسلیم نابێت من وەفدێکی یعنی پاشەوەی کەیەکێتی بۆ 18 کورسی هێنا گۆڕان 25 کورسی هێنا بەڕێزێکی مەکتەبی سیاسی پارتی با بڵێن کە وەکو شان بچوونە بەشدار وتی ئێمە وەکو پارتی بڕیارماندا لەبەرەوەی لەگەڵ لەچێت تەجروبەی پێکەوە کارکردمان هەبوو ئەگەر ئێمە 38مان هەیە ئەوان 18 هەیە بەڵام بڕیارماندا کە دەست باسی تشکیلی حکوومەتەکەن ئەچینە لایەن ئەگەر لەگەڵمان بن ئێمە بەشەکەی خۆمان ئەەکەین و نیوە بن وەکو جاران ئەوان 18 ئێمە 38 تێکەڵاوێکەکەن نیوە بنیوە بەڵام هەر لەگەڵ خۆشمان دەیان بنێ لای هەموو حیزب سیاسیەکان یعنی گوتی کە چوونە لە یەکێت پێشمو شتێک گوتی سێ ڕێی دروست بناو مەکتب یەکیان گوتیان نا قبوڵمان یەکیان گوتیان ئەمە دەبێت دیفاع لە گۆڕام کە دەبی گۆڕان لەگەڵدا لە کاتێک گۆڕان تازە جیاب بووە یعنی گوتیم هیچمان دەست نەکەوتمان کاکە لەگەڵمان وەرن پێکەوە دەچین هەموو ماژدار دەبین وتی نهاتین وتی چوینە با بڵێن لای بزوتنەوەی گۆڕان بە ڕەحمەت نۆشورا مستەفا گوتی ئەسڵ ئەو گوتی من ئامادەریم یەک کورسی دەمە یەکێتی ئێوە خۆتان پارتێگر خۆتان ئێدن کەیفی خۆتان من نایان دەبێت یعنی گوتی ئێمە بەڕاستی تووشی شتێک بوون لەو کەواتە بزان بۆ نمونە مەسەلا ئەو عەرز فڕدان ئەو شتانە کە ئێمە دیلی دەستی پارتین یا با بڵێن دەسەڵاتمان نام خۆت دەتوانین لەبەرەوە بەڕاستی لە کوردستان زۆر گرنگە ئەو پێکەوە کارکردنە کە تێکماندا و بمانەویان نەمانێت لە کوردستان کە ئەو دوو هێزە هەبووە یعنی ئێمە هێزی سێمیشمان نەبووە تەجروبەیەک لە دوای ڕاپەڕی خەریک بۆ دروست بێ بزوتنەوەی ئیسلامی بەڵام هێزی سێم دروست نەبوو کە دروست نەبوو یعنی ئەو دوو هێزە مایەوە هێزەکانی تر ئێستا کە بۆ نمونە ئێستاش نەتوانراوە هێزی سێم لە کوردستان دروست بکات دەربازمان بێت یعنی کەواتە بەڕاستی کە ئەوەی هەیە ئێمە لە کوردستان هەمانە ئەو زۆرینە سیاسیە یا بڵێن زۆرینەی پەرلەمانی نهێشترا گوتیان بابەت توافق گرین فعلا توافق گرین بوو بەڵام وەختێک دینیمان مەسەن 23 حوزەیرانی 2015 تەماشاکە یعنی با بڵێن کە دکتۆر یوسف سۆرۆکی پەرلەمان بوو تەماشامان کرد گەلە کۆمەچێک دەکرێت لە پارتی بۆ نمونە بابا ئێمە ئیتفاق مەکرەوەم پێکەوە کە ینی سازانمان لەما بینێبی شتێک دروست کە فەوزایەکی گەورە دروست بوو ئێستا مەسەلەن بۆ مەسەن لە پەرلەمانی حالیان کە دەبینی پارتی با بڵێن زۆر کورسیە 45 هەمێن ئەڵێن نەخێر نابێ زۆرینە نایخوە دەبێت بە توافق بابێ ئەو تەفاوقە ئەوە سەرەتایی سیستەمی سیاسی وڵاتی لەسەر ڕەکیزیەکی زۆر گرنگ بە لەسەرەوە دامەزرا تو هاتی زۆر دژایەتیت کرد و پێ شتێکی نەنگ بوو ئێستا لەبەر ئەو هێزە سیاسیە زۆرینەی ئەڵێ نابێ شتیوانیە إلا بتوافق نابيه كسب بكيف يكون يعني بزان إما دبليو درباز ما هەڵبژاردن بۆ سیکرا هەڵبژاردن ئێمە چێشی ما ئەوەیە کاکە ئەو دوو هێزی سیاسی و هێزەکانی تریش هێزی سێمان دروست نەبوو يعني کەواتە بەڕاستی کە پارتی زۆر تاوانبارەکرێ يعني دەبینی زۆر لەسەر کۆتر زۆر بە حسابێکی زۆر سادێشەوە تەعامل لەگەڵ ڕووداوەکانەکە يعني مەسەلەی ئێستا تاوانبارەکرێەوەی ناوی دکتاتۆر لەبەر 45 کورسی بەکاردێنی نازانم بەشێتی پارتی زۆرترین مرونەتی نیشان داوە بەرامبەر ئۆپۆزیسیۆن هەمیشە شتێکی کە دکتۆر يعني من بەیانە پێشی بێن شتێکم کەتە بەرچاو هەتا لە مەسلەی گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان و مەسلەی دەستور کە زۆر کێشەی لەسەر بوو يعني من شتێکم بخوێندەوە دەڵێ لە کۆبنەوەیەکدا ئەندامێکی مەکتەبی سیاسیەکی پێشنیاری بۆ جەنابی سۆرۆک بارزانێک کە سۆرۆکی هەرێم بۆ کاتە پێگوت حەزەکەم نامەیەک بۆ هەموو هێزە سیاسەکان بنووسی بخۆت بەک ڕسمی لەکوێ فەقڕەیەک مشکلیان هەیە لەگەڵ دەستور کە کێشە دروست بوو باش شتەکانی خۆیان بنووسن تامان دەڵێ نامەکەی نووسی ئەڵێ لە کۆبنەوەی داهات هەر اقتراحیەکێتیش بوو مەکتەبی سیاسیەکی گوتیان کاکە پێمان باشە هەموو ئەو شتانێک کە دێکێت جەنابی سۆرۆک بینێریە پەرلەمان هەموو شتەکان يعني کەواتە ئێستا پارتی ئەو مشتمڕەشی پێ نهێژ ئایا بگرێتەوە پەرلەمان یان نەگرێتەوە پەرلەمان خۆی دەزانی ماسەدەشات تەسەورەکەم مەسەلەکە لە چۆنێتی مامەڵەکردنی تاک حزبیانە لە کوردستانە من وەکو خۆم سەرنجی دروستە ڕەنگە سەرنجی تایبەتمان لەسەر ئەدای پارتی هەبێ لەسەر ئەدای یەکێتی هەیە لەسەر گۆڕان و لەسەر حزبەکانی تر ئەمە جیاوازە بەس ئەوەی ئێمە قسەی لەسەرەکەین یعنی نەدیفاعکردنە لە حیزبێکی دیاریکراولانی کەم من خۆم ویانیش چکە سیاستێکە من حەزم لەمە نییە ڕەشکردنی ئەوی تر و سپیکردنەوەی ڕووی خۆت ئێمە هەمومان گلەیمان لە پرۆسەی سیاسی لە کوردستانە هەیە بە پارتیت و بە یەکێتیت و بە حکومڕان و بەوانەشی کە ئەڵێن ئۆپۆزیسیۆنە یعنی ئێمە واقعەکە ئەبێ ئێمە ئاراستەی با بڵێن گفتوگۆکەشمان بەو ئاراستەیان نەبین کە
هەندێک لایەن بخینە گۆشەیەکەوە کە لە گۆشەی تۆمە تابن و لایەنەکانی تر پاک و دکتۆر بەس ئەوە ڕوونکەمەوە ینی ئەمە ئەڵێن ئەمان لەمان باشتر نەبوون کەس نەیوت ئەمان باشتر بەڵە مەبەستی منی شارەوەیە کاتێکی باشتریان پێشکەش بەڵێ ئێمە کەواتە ئەگەر بگەڕێنەوە سەر دەستەواژەکان یانی ئێستا ئێمە حیزبمان هەیە سیمایەکی وەرگرتووە کە حیزبی حکومڕانی پێوترێ حیزبێکن کە هەر حکومڕانیان لێ دێ ینی وا هاتووە لە بەرەوە بەدیلیان بۆ پەیدا نەبووە وەکەوەی کە جەنابەت باست کرد بەڵام لە بەرامبەرە حیزبمان هەیە کە ئەڵێ هەر بۆ ئەوەی لێ دێ کە حکومڕانی لێ نایە با بڵێن حکومڕانی لێ نایە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە ئەزمونێک و دوان وسیانی تاقی کردوتەوە لەوەی کە چۆتە ناو پرۆسی حکومڕانیەوە بەڵام نەیتوانیەوە بێ بە حکومڕان کەواتە مەبەستەکە ئەلێرەیە تەنها گۆڕینی وەسفەکە نییە گۆڕینی ناسنامەی کاری سیاسی تۆیە زۆر ئاساییە لە دنیای دیموکراسی دنیای ئاوا هەیە تۆ ئەم 4 ساڵە حکومڕانی وەکو حیزبێکی حکومڕان مامەڵاکەی 4 ساڵی داهاتوو کە لە هەڵبژاردنا تۆ نایبیتەوە ئەبی بە ئۆپۆزیسیۆن ناسنامەکەتە گۆڕەیە بەڵام کە ناسنامەکەتە گۆڕێ لە کوردستانیش مەفروز بووە بێ تۆ ئەبێ بە تەنیا ئەوە نەبێت کە 4 وەزیر و 5 بەڕێوەبەری گشتی و نازانم بریکار و ئەوانە بنێریتە پەرلەمانەوە بەڵام گۆڕانکاری نە بەسەر خیتابی سیاسی تابێ نە بەسەر بەرنامەی سیاسی تابێ نە بەسەر خەباتی پەرلەمانی تابێ نە بەسەر خیتابی میدیایی تابێ نامۆیەکە ئەلێرایە ینی تۆ ئەبێ خۆت ساخکەیتەوە لەو لەحزەی کە قەرار ئەدەی ئەچیتە حکومڕانیەوە پێویستە ڕنگدانەوەی لەوە بکرێت ئەوەی کە مامۆستایان باسی کرد لەوەی کە تۆ مەسەلەن پەرلەمانتارێک کە لە حیزبی حکومڕان بێ لە ئیستەیە حیزبی حکومڕان لە حاڵی حازرا بریتی نییە لە پارتی دیموکراتی کوردستان بۆچی چونکە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر چی سەرۆکایەتی حکوومەتی لەلایە بەڵام خۆ لە دوجارە ئەگەر دابەشی کەی چەند لە سەتی پۆستەکانی حکوومەتی بەدەستەوەی لە ناو ئەنجومەنی وەزیرانە پارتی چەند دەنگی هەیە و مەسەلەن یەکێتی چەند دەنگی هەیە و گۆڕان چەند دەنگی هەیە و ئەوانی تر چەند دەنگیان هەیە خۆ ئاوا ئەبێ ژمارەکان حساب بکەین کەواتە ئەم حکوومەتە حکوومەتی پارتی نییە و حکوومەتی یەکێتیش نییە بەتەنیا حکوومەتی گۆڕانیش نییە بەتەنیا حکوومەتێکی تەوافقی ئەم سێلایەنەیە بەرنامەی ئەم حکوومەتە منەچمۆ سەر ئەوەی کە پەیوەستی کەم بە سیستەمی پەرلەمانیەوە بەرنمەیەکەیە کە پێوترێ بەرنامی کاری حکوومەت لە پەرلەمانی کوردستانە دەنگی لەسەر دراوە و متمانەی پێدراوە و متمانە پێدان بە حکوومەت هێرێمی کوردستان بە کابینەی نوێم بەرمەبنای ئەو بەرنامە بۆ کە لە پەرلەمانە خستوێتی ڕوو ئەم بەرنامەش بەرنمەیەکی تەوافقی هەر سێ حیزب پێکێنەرەکەیەتی کە ئەمە ئاساییە بەرپرسیارەتی حکوومەت هێرێمی کوردستانە کە بچێت ڕوونی بکاتەوە بۆ ئەو پەرلەمانەی کە مەسئولە لە بەرامبەری و ئەمیش مافی چاودێریکردنی بەسەرەوە هەیە بۆی ڕوون کاتەوە کە من هەتا ئێستا کە ساڵێک و چەند مانگێک بەسەر تەمەنی کابینەکە ڕۆشتووە ئێمە ئەمانەمان کردووە ئەمانەمان نەکردووە لەبەرم سەبەبە ئەوانە دەکەین لەبەر ئەم هۆکارانە ئەمە یعنی نەنەنگیە بۆ حکوومەت بچێ ئەم کارە بکە نەدەستکەوتە بۆ هیچ لایەنێکی سیاسی کە پێی وابێ ئەمە گرنگیە ئەمە ڕووبدا ئەمە حاڵەتێکی ئێجگار نۆرماڵی ممارەسەکردنی سیستەمی دیموکراسیە و سیستەمی کاری پەرلەمانی لە هەندێک وڵاتە مانگی جارێک سەرۆکی حکوومەت لە بریتانیا لە بریتانیا لە بریتانیا بەس ئەوە کاک بەرم لە بریتانیا هەموو ڕۆژانێکی چوارشەم سەرۆک وەزیران ئەبێ بچێتە پەرلەمان لەوێ شەڕەدەنوک لەگەڵ لایەنەکانی پەرلەمانەکەوە ئەو ڕۆژە پڕبینەرترین کەناڵ ئەو کەناڵەیە کە دانیشتەکانی پەرلەمانی نەگەیانێ حاڵەتێکی تەواو نۆرماڵە هیچ شتێکی نائاسایی لەمەیان نییە نەبوو حکوومەت نەنگیە و نەبوو ئەوانەشی کاڵێن ئێمە ئۆپۆزیسیۆنین دەستکەوتێکی گەورەی تەنیا تێبینێکم لەگەڵ لەسەر قسەی دکتۆر سۆران هەیە ئەو بابەتی حیزبی حکومڕان تۆزێک نەوعێک مانای دیکتاتۆری ینی هەیە بەڵام لە کوردستان خۆشبەختانە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە زەمینەی دروستبوونی دیکتاتۆر نییە لەبەرەوەی میدیا تا ڕادەیەکی باش ئازادە حزب دامەزراندن ئازادە منافەسە ئینتیخابات ئازادە پەرلەمان هەیەمانە بۆیە ئەو هەندێک جار ئەم لە قەوسێکە حزب ئۆپۆزیسیۆنەکان هاوارەکەڵن دیکتاتۆر من ئێستاش تێناگەم سیماکانی دیکتاتۆری لێرە چییە جارە لە ڕێوە هەردوو حیزب خۆیان ینی با بڵین لە حکومەتا بوون ئەوە بێزگەلوی کە خۆشیان گەلێ جا بەشدار بوون من دیکتاتۆریا تۆ ناتوانانی بە دیکتاتۆر بڵێ دیکتاتۆری ویستم جا من هەندێک خاڵم نووسیوە کە زۆرترە مێوردمەوە لە بابەتی ئۆپۆزیسیۆن بوون چکە زۆر قسەمان لەسەر کرد بەڵام هەندێک خاڵی هاوبەش هەیە لە ناو هەموو حزب ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان کە من خاڵبەتم کردووە جاجا سێرەم وەرەقەی بەدەستمەکەم بۆی لێم تێک نەچێ ئەو بابەتی هەڵوێستیان نیشتیمانی نییە لە ناو پرسە نیشتیمانیەکانە هەڵوێستی پۆزەتیفیان نییە لەبەر ئەوەی کە لە شەڕ و لە قەیرانەکانە هەڵوێستی دروستیان نییە و
هاوشانی خەڵکی کوردستان و حکوومەتی کوردستان نین لە تەنگژە و قەیرانە کە ڕووی تەیەکە تۆ توانێت بەردەوامی ڕخنە لە حکوومەت بگری بە بەردەوامی خۆپیشاندان بکەیت بەڵام لە شەڕێکی وەکو شەڕی داعش من هیچ عقڵم نایگرێمەوە ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی شتی وا بکە بابەتی ئەوەی کە پۆپۆلیستین لەبەرەوەی بە بەردەوامی فری و فێڵ زاڵە بەسەر فکر و پرۆژەیان لە قسەکانیانە خەڵک بەگەوز دەزانن ئێستا بەنەوە ئەم قسەی بۆکەن مانگیشتر بەنەوەیشتر هەما بە زمانیشتر هەمان قسەی بۆکەن ئەوی تر هەمویان مشتەرەکن لەوەی کە بە بەردەوامی ئەزمموی بەغدا جوانتر و باشتر پیشانێن لە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەگەرچی بە ڤیددیۆ بە تەلەڤیزۆن و بە داتا و بە هەموو شتێک لامانە ڕۆژانە هەواڵە بیستین کە شارەکانی هەرێمی کوردستان لە چاو شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراقا باشتە لە هەموو ڕوێکەوە بەس موچەکەی موچەکەش حکوومەتی عێراق لێدەژی دەوڵەتەیەت کە کوردستان ئەوێ دەگەینێ بەداخەوە دووفاقیەک لە هەڵوێستی هەمویانە هەیە ئەوەی دکتۆر سۆرانوتی ئۆپۆ دەسەڵات یعنی بە بەردەوامی چاویان لەوەیە بگەن بە پلە و پۆست و ئیمتیازی دەسەڵات و بگەنە ناو دەسەڵات بەڵام بە بەردەوامیش حەزەکەن وا لە خەڵکی بگەێنن کە ئەمان دژایەتی حکومەت دەکەن لە پێناو خەڵکە هیچی لەو حیزبانە هیچیان لە یەکێتی و پارتی باشتر پیشانەوە من نەموت تۆ پارتی بێشێتی باشترینن یا پارتی باشترینە نەخێر بەڵام هیچیان ئەمانیان تێنە پەڕامەوە من ئاها قساکەم دایمە بە نوێنەری خۆیان بە نوێنەری خەڵکە زانن هەموو خەڵکی کوردستان بەڵام لە کاتێکە وەکو ژمارە لە کورسیەکانە وەکو دەنگدەر کەمینن وەکو کاک دەساوتی بەڵام ئەوان هەمیشە خۆیان یانێ وەکو زۆری نەپشان من و زاڵن بەسەر زۆری نەڕاستیەکەی واقعی کۆمەڵگەیە ئەمەیان بە تەنیا حیزبە ئیسلامیەکان ئەگرێتەوە گەلێ جار وەختاکەن گوتارەکانیان وایە لێدوانەکانیان وایە کە ئەوان وەکو بریکاری خوای گەورە قساکەن ینی وەکو بەرگریکاری سەرسەخت ینی وا خۆیان پیشانێن کە ئەمان بەرگریکاری سەرسەختن لە خوددا و لە پێغەمبەر و لە ئاینی ئیسلام ئەوانە لە کاتێکە ئەوان حیزبەنەتەوەیەکان بە کافرستان دەزانن لە کاتێکە لە واقعی بە هیچ شێوەیەک ئەوە ڕاز نییە ئەوەی کە دکتۆر سۆران قسەیەکی جوانی کرد کاڵێ هەندێک حیزب هەن بۆ حکومڕانی دروست نەبوون بەڕاستی زۆربەیان مەسئولیت هەڵناگرن لەبەر ئەوەی ئەهلیەتی حکومڕانیان نییە بۆیە ئێمە بینیومانە جاری وایە لە حکومەتا بوون کاتێک قەیران و کێشەی گەورە ڕووی تێکردووە لە حکومەت کشاونەتەوە لەبەروی چەند مانگێکی ماوە بۆ هەڵبژاردن دوایین خەسڵەتی ئەوەیە کە هەمویان لە شاری سلێمانی دروستە بن هەمووشیان لە شاری سلێمانی بەرەو کەس بوونەوە چن بەڕاستی ئەشی جەنابەت سێ خولە قسە بکەی کاک دۆشتادێ خولە قسە بکە لەوەی زاری پێش زۆر ئێمە پێم وە بێ باسێکی زۆری بابەتەکانمان کرد بەڵام ئەکرێت سێ چوار قسەش لەسەرەوە بکەین ئایندە چیمان لێ دەخوازێت بەڕاستی لەم هەموو کێشە و گرفتانەی کە ئێستا لە ناوچەکە بەگشتی و ئەو کێشانەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراقی بەغدا هەیە ئەومان لێ دەخوازێت کە دەبێت حکومڕانیەکی بەهێز لە کوردستاندا و حکومڕانیەکی یەکگرت و سیستمێکی سیاسی بەهێز کە بتوانێت لە دانوستانەکان لەگەڵ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان پێگەیەکی بەهێزی هەبێت من پێم وایە کاتی ئەوە هاتووە ئەبێ هێزە سیاسیەکانی کوردستان زۆر بە وردی بیر لە ڕێخستنەوەی سیستمی کاری پەرلەمانی بکەن بەو ئاراستەیی کە پەرلەمان ئەبێ کارا بێت پەرلەمان ئەبێ دەوری هەبێت لە بڕیاردان لە کێشە استراتیجی و بابەتە استراتیجی و چارەسەری کێشەکان یاسای هەڵبژاردن بەڕاستی پێویستی بەوە هەیە کە پێداچوونەوەی پێدا بکرێت بۆ ئەوەی ئەم یاسایە کە زۆریش سروشتیە تۆ ئەزمونێکە تاقی کردوتەوە لیستی نیوەکراوە بەداخەوە ئەمە هەڵسەنگانەکان پێمان دەڵێ ئەمە بۆتە هۆکاری لاوازبوونی پەرلەمان ئەزمونێکی سەرکەوتو نەبووە لیستی داخراو کە ئێستا لە چەندین سیستمی پەرلەمانی وڵاتانی پێشکەوتوو بەکاردێت زۆر سروشتیە تۆ بچیتەوە بۆ ئەم ئەزمونی ئەوان وەربگریت و ئەم ڕێگایە بیری لێ بکرێتەوە لیستی داخراو لە پێناوی بەرزکردنەوەی کواڵەتی و توانای ئەو کاندیدانەی کە دەچن بۆ پەرلەمان لە هەمان کاتدا
بەهێزکردنی پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمان من پێم وایە خاڵێکی زۆر گرینگە. ئەم پەیوەندیە هەروەکو کاک دکتۆر سۆران باسی کرد شتێکی زۆر سروشتیە سەرۆکی حکوومەت بە شێوەیەکی بەردەوام بچێت لە پەرلەمان هەروەکو کە لە مادەی 66 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیشدا ئاماژەی پێکراوە کە بچێت لەوێ بابەتێکی گشتی یان بابەتێکی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە ڕوون بکاتەوە بەبێ ئەوەی کە ژمارەیەکی ساڵی 92 تەنزیم لەو کاتەشەوە تەنزیم کراوە و لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیشدا هەیە بۆیە ئەبێ بەڕاستی لەوە دوور بکەوینەوە کە هەر چوونێکی سەرۆکی حکوومەتیان وەزیرەکان بۆ پەرلەمان لەژێر عینوانی متمانە لێستانەوە و پرساندن و ئەمە بکەین بکرێتە بابەتێکی ئەعلامی و کاتی ئەوە هاتووە بەڕاستی ئەبێ خەڵکی کوردستان بە تایبەتیش گەنجەکان لە کوردستان باشتر ئاشنا بن باشتر ئەمە بخوێننەوە کە هێزەکانی ناو پەرلەمان چی ئەمانەی کە ئیسیفادە لە تایتڵی ئۆپۆزیسیۆن بوون دەکەن بۆ ناشیرینکردنی دەسەڵات و حتا هەندێک جار دەسەڵاتیش بە دروستی مامەڵەی لەگەڵ ئۆپۆزیسیۆن نەکردووە بۆیە هیوادارین کە ئایندە سیستمی پەرلەمانی بەهێزتر ببێت. ئێمە لە بەرنامەیە قسەمان لەسەر ئۆپۆزیسیۆن کرد بەڕاستی بینەرانی بەڕێز بزان کە مەبەستمانەوەنی ئۆپۆزیسیۆن ڕەتەکەین ئێمە لە کوردستان بە پێچەوانە ئۆپۆزیسیۆن زۆر ضرورە. بەڵام من یەک پرسیار دەکەم ئایا لە هەموو دنیا هیچ ئۆپۆزیسیۆنەکەی هێڵی سووری نەبێ ئاخر عیبە نییە. ئێستا وەرە دراوسەی خۆمان تورکیا یان حزبی دەسەڵاتت هەیە حزب ئۆپۆزیسیۆنەکان هەیە حزب ئۆپۆزیسیۆن کە حزبی دامەزرێنەری تورکیای نوێیە پارتی با بڵێن گەل ئایا مەسەلەن کە دەوڵەت دەڵێ بۆ نمونە بۆ دەڵێ پەکەکە تیرۆریستە هیچ حزبێک ئەتوانێت بڵێت تیرۆریست نییە ناتوانێت دەوڵەت وواڵێ یعنی مەسەلەن لە بەڕاستی یعنی لەبەرە واڵێ مەسەل لای خۆمان ئەوە نییە. دووەم پێوەری نوێنەرایەتی خەڵک چی ئێستا مەگەر پەرلەمان نەبی نازانم چیە بەس بۆ پێوەمانە ینی بەڕاستی ئێمە لە کوردستان دەبینین ئەو پێوەرە وەلادێ هەر بۆ نمونە یعنی برادرانی هەوپەیمانی کە دروست بوون تازە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر ئەو بابەتانە یعنی تازە حزبەکە دروست بوو لەگەڵ چەند حزبێک چوونە بەغدا وەڵام نوێنەری خەڵکی ێ باشە توزاری حەجمەکە دیارێ مەسەلەن پەرلەمانت بەشداری هەڵبژاردن نەکردو نازانین چەند کوردست هەیە یعنی باشە ئەو ڕێگەدانە بخۆت کە نوێنەری خەڵکی بەڵام هێز سیاسەکانی ترکە بە شێوەیەکی شەرعی و لە دەنگدانە دەنجاهیناوە لەبەرەوە بەڕاستیم پێم وایە باز لەسەوە بکەین کە ئۆپۆزیسیۆن زۆر زەرورە و پێویستیش لە کوردستان ناوی بەڵام هیچ عیبێنی ئەسڵەن عیبەیەکە هێڵ سوور نەبێت یعنی ئەوەی کە جەنابتان باس ناکرد مەسەلەی شەڕی داعش و ئەوان ئەخ ناکرێت بەڕاستی هەڕەشەیەکی گەورە ڕوبەروی کوردستان بێتەوە تۆ لە پشتەوە هێڵ سەنگەرەکان پێ دوابێ ئەو گاڵتە جاری و سینوارەیەکە دەکرێت هەر خەریکی ئیشی خۆت بێت کاکە دەنگدانی خۆت بکە ڕخن لە دەسەڵات بگە بەڵام بەڕاستی هێڵ سوور لە هەموو دنیا دەبێ هەبێ یعنی لەو بەریتانیا عزمەیە کە جەنابەت باسی دەکەێت لە بەرنامەکانی خەڵک تەماشاکە ئێمە لێرە تەماشای بەرنامەکانی پەرلەمان ناکەین پێ حەز ناکەم کاک دڵشاد زۆر سپاس لەبەرەوەی کاتمان ناوە داوای لێبوور نەکەین گفتوگۆگە گەرم بوو پێویستمان بە کاتی زیات و بەڵام هەر ئەوەندە دەرفەت هەبوو سپاس بە هەموو لایەکتان بەڕێزان کۆتایی ئەم بەرنامەیە بەم دێڕاهێنم کە بیرمەندێکی ئەوروپی ئاڵێ کێشە ئەوە نییە کە کۆمەڵی خەڵک هەن درۆەکەن بەڵکو کێشە ئەوەیە کە کۆمەڵی خەڵک هەن بڕوا بەم درۆیەکەن تاڵقێکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ